هاوکاتی قەیرانە ئابووری و تەندروستیەکانی ناو کۆماری ئیسلامی ئێران هاوکاتی کێشە نێونەتەوەییەکانیش لەگەڵ دەسەڵاتدارانی تاراندا سەرۆکی نوێی ئەو وڵاتە تەواوی ڕەوشی ئێران دەبەستێتەوە بەو سزایانەی ئەمریکا سەپاندوونی بەسەر کۆماری ئیسلامیدا. تحریمها علیه ملت ایران باید لغو گردد. دەبێت سزاکان لەسەر ئێران لا بدرێن. ئێمە پشتیوانی لە هەموو پلانێکی دیپلۆماتی دەکەین کەم ئامانجا بپێکێت. سیاست فشار و تحریم سیاسەتی فشار و سزاکان نابنە مایەی ئەوەی وڵاتی ئێران دەستبەرداری بەدواداچوونی خۆی بێت بۆ مافە یاسایەکانی. هەر لەگەڵ دەست بەکاربوونی ڕئیسی لەو پۆستە نوێیەیدا ئەمریکا پەیامی خۆی گەیاندە تاران و پێی دەڵێ چاوەڕوانی هیچ گۆڕانێک مەکە لە هەڵوێستەکاندا. Our message to President Raisi پەیامی ئێمە بۆ سەرۆک ڕئیسی هەمان ئەو پەیامانن بۆ ئەوانەی پێش ئەو ناردوومانن. پەیامێکی زۆر سادەشە. ئەمریکا داکۆکی لە بەرژەوەندی نیشتیمانی خۆی و هاوپەیمانەکانیشی دەکات و بەرەو پێشیشی دەبات. هیوادارین ئێران دەرفەتەکان بخۆزێتەوە بۆ بەرەو پێشبردننی چارەسەری دیپلۆماسیانە و ئەو چارەسەرە دیپلۆماسیانەی لەبەردەست هەمومانە. چاوەڕوانین بزانین ڕێبازی ئەم حکوومەتە نوێیە چۆن دەبێت و وەڵامی ئێمەش بەڕاوێژکردنە لەگەڵ هاوپەیمانەکانمان. ئێمە لای خۆمانەوە بەڕوونی دەڵێن ئامادەین بۆ دەستپێکردنەوەی وتوێژەکانی ڤێنا و ئەمەش پەیامەکانمانە بۆ سەرۆک ڕئیسی کە لە بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانیمانە. پێشتر دەسەڵاتدارانی تاران بڕیاری ڕاگررتنی کۆبوونەوەکانی ڤێنیاندا بوو تا ئەو کاتەی ڕئیسی دەست بەکار دەبێ. ئێستاش ئەمریکا دەڵێ پێویستە دەست بکرێتەوە بە کۆبوونەوەکان. داوا لە ئێران دەکەین بە زووی بگەڕێتەوە بۆ دانوستانەکان و ئیتر بتوانین هەوڵی کۆتایی هێنان بدەین بە کارەکەمان. گوێبیستی ئەوە بووین کە سەرۆکی ئێران چی لەو بارەیەوە دەڵێت. ئۆپۆزیسیۆنەکانی ئێران 4 ساڵی ئایندە بە ڕەوشێکی سەخت و قورس دەبینن بۆ ئێرانیەکان لە ڕوانگەی پاشخانی ئیبراهیم ڕئیسیەوە. بەڵێ ئەوە مەراسمی سەرۆکایەتی بوو، بەڵام بۆ خراپترین و دەڕەندەترین کەسی ناو ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران وەک خوێن ڕێژ و تاوانبار کە پێویستە دادگایی بکرێت لەسەر ئەو تاوانانەی دژ بە مرۆڤایەتی کردوونی. خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. هەر لەو ڕۆژەوەی ڕاگەیەندرا ئیبراهیم ڕئیسی سەرکەوتنی داڵبژاردندا بەدەست هێناوە پرسیارگەلێکی زۆر هاتوونەتە ئاراوە سەبارەت بە ئایندەی ناوخۆی ئێران و سەبارەت بە پێگەی ئێران لەسەر ئاستی نێونەتەوەییش. بۆ تاوتوێکردنی هەر هیچ نەبێ بەشێکی ئەو پرسیارانە چاوی واشنگتن میوانداری هێمن سەیدی نووسەر و شیکەرەوەی سیاسی دەکا. کاکێ من سەرەتا سوپاس بۆ ئامادەبوون و یەکەم پرسیاریشم ئەوەیە. لە ئێراندا ڕئیسی سەرۆکی کۆماربێ یا ڕۆحانی یان ئەحمەدی نەژاد یانیش هەر کەسێکی تر چ شتێک دەگۆڕێ؟ زۆر سپاس. منیش سڵام هەیە بۆ ئێوە و بۆ بینەرانی دەنگی ئەمریکا. دەکرێت بڵین ئەوە تقریبا زۆر گوتراوە کە لە ئێران دەسەڵات لە بەردەستی ڕێبەری باڵاوی واتە خامنەییدایە، بەڵام سەرۆک کۆمارێک کە لەگەڵ خامنەیی تەواو ڕەبابێ لەگەڵ سەرۆک کۆمارێک کە ڕەنگە 120 زاویە هەبێت لەگەڵ خامنەیی، فەرقەکەی لەوەدایە کە خامنەیی ناتوانێت کەم و کوڕەکان بخاتە ئەستۆیە و ئەگەر لە بیرتان بێ ئەحمەدی نژادیش 4 ساڵی یەکەمی زۆر کەسێکی نزیک بوو لە خامنەیی مەجبور بوو هەموو خراپەکان بە ئەستۆ بگرێ، مەجبور بوو لەسەر جەریانی بزوتنەوەی سەوز بە تەواوی پشتیوانی لە ئەحمەدی نژاد بکە، بەڵام هەندە ڕۆژیەکەمەوە دەگەڵ ڕوحانی سازیان نەدەهات پێکەوە، کەواتە لە هەردوو حاڵەتدا هەر کەسێک کە ببێت هەر دەسەڵات لە بەردەستی خامنەییدایە، بەڵام لە قۆناغی ئێستادا لەمە بولاوە پاساوهێنانەوە لە کۆڵخۆکردنەوە تاوانەکان وەستۆی سەرۆک کۆماریان و فڵان وەزارەتیان فڵان بەرپرسن بۆ خامنەیی زۆر سەخت دەبێت. کاکێ من ئیبراهیم ڕئیسی یەکەم سەرۆک کۆماری ئێرانە لە دەسەڵاتی دادوەریەوە ببێتە سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران. سەرۆکەکانی پێشتر لە ساڵی 1970 هەتا ئێستا یان تا هاتنی ڕئیسی زیاتر یا خۆیان بەشێک بوون لە وەکو بڵێ دەسەڵاتی جێبەجێکردن لە وڵاتەکە یا دەسەڵاتی یاسادانان. ئەمە هیچ گرنگجێک دەدا بە سەرکۆماری لە ئێرانە کە کەسێک لە دەسەڵاتی دادوەریەوە دەگوێزرێتەوە بۆ سەرۆکایەتی وڵاتەکە؟ زۆر جیاوازێک نییە بۆ ئێنە مەسەلەن
محمدی نژادیش بۆ خۆی ڕابردووی سوپایی هەبوو، ڕابردووی بڕیاردانی لە سەردەمی شەڕدا هەبوو. خۆتان دەزانن لە سەردەمی شەڕی ئێران و عێراقدا فەرماندەیەک بۆ خۆی هەڵکات کاری دادوەریشی دەکرد. یان کەسێکی وەکو ڕوحانی لە دام و دەستگای قەزایەوە هاتبوو، لە سیستمی شوڕای عالی شوڕای بەرزی ئەمنیەتی نەتەوەیەوە هاتبوو و هەروەها سابقەی ڕابردووی یاسادانانی هەبوو، خۆی پێی یاسازان بوو و دەیکوت من زیاتر لەوەی کە سوپایی بم یاسازانم. بەگشتی ئەوە گۆڕانێکی زۆر پێک ناهێنێ بەغێرە زۆرێک کە بەڕحاڵ کەسێکە کە تا ئێستا هیچ کارێکی بەڕێوەبەرایەتی بە ئەستۆ نەگرتووە، کەسێکە کە تا ئێستا ئەزمموی هیچ کارێکی ئیجرایی نەبوو، هیچ بەرپرسایەتێکی وەزارەتی بە ئەستۆ نەبوو، کەمی کارەکەی بۆ ڕئیسی سەختتر دەکا، بەڵام فەرقێکی ئەو توێ لەگەڵ ئەزمموی یا بێ ئەزمموی ئەحمەدی نژاد و ڕوحانی و سەر و کۆمارەکانی پێشووی نییە. پێشتر ئێمە لە چەمۆنەیەکدا گوێمانەوە دەبوو کە ڕئیسی ئاماژەی بەوە دەکرد کاندیدێکی سەربەخۆیە لەو هەڵبژاردننی سەرۆکایەتی ئێراندا، بەڵام ئەوە شاراوە نییە کە دڵخوازێکی سەرەکی ئایەتوڵڵا عەلی خامنەئی بووە. هەندێک لە ڕیفۆرم خوازەکانیش دوای ئەو گوتارە کەوتن وەکو بڵێ بڕوای خۆیان نیشانەدا بەوەی کە ڕئیسی دەتوانێت حکوومەتێکی سەربەخۆ، حکوومەتێکی بێلایەن دوور لە ململانیە ناوخۆیەکانی ئێران دروست بکات. من پرسیارەکەم لە جەنابەت ئەوەیە کەسێکی وەکو ڕئیسی ئەتوانێت بێلایەن بێ، ئەتوانێت سەربەخۆ بێ؟ نەخێر، بەڵام ئەوان کە خۆیان وەکو بێلایەن دەناسێنن یا خۆیان لە وەکو سەربەخۆ دەناسێنن لە جیهانی دەرەوەی ئێران هەندێک خراپێتە گەیشتنی دەدرێتەوە. بەو پێناسەی خۆیان تەواوی کاندیداکانی ئێستای ئێرانێ لە فلفاڵی ڕابردوودا هەموو سەربەخۆ بوون. بەو هۆیە کە لە ئێرانێ ساختار و پێکاتەیەکی حیزبی نییە، لە ئێران هەر حیزب نییە بەم شێوەیە کە دەبینین لە بریتانیا مثلا دوو حیزبی سەرەکیمان هەیە، حیزبی بچووکی تریشمان هەیە، لە ئەمریکا دوو حیزبی سەرەکی هەیە، لە ئاڵمان مثلا سێ چوار حیزب هەیە، جارجار پێکەوە هاوپەیمانی دەکەن یا جارجار پێکەوە ململانە دەکەن. لە ئێران شتێک بە نێوی حیزب نییە کە مثلا بڵین حیزبێک هەبێت ئەو حیزبە سکرتێری گشتی یا لیدەر یا سەرۆکی هەبێت، لیدەری ئەم حیزبە بەهۆی وەی کە حیزبەکە دەنگی هێناوێتەوە ببێتە سەرۆک وەزیران یا سەرۆکی دەوڵەت یا سەرۆکی کۆمار. هیچ کام لەوانە نییە. لە ئێرانێ بە گشتی دەتوانین بڵێن حیزب بە مانای ئەو کلاسیکی و مۆدێرنەکەی بە هیچ کامانە لەو مانانە نییە. بۆیە لەو ڕەوانگەوە تەکتەکی سەر و کۆمارەکانی ڕوحانی سەر بە حیزبێک نەبوو، ئەحمەدی نژادی سەر بە حیزبێک نەبوو، خامنەئی و ببورن ڕەفسەنجانی و خاتەمیش سەر بە حیزبێک نەبوون. لەو ڕەوانگەیەوە ئەو ئیدعایە ڕاستە، بەڵام ڕئیسی یەکێک لە هەرە توندەکان، یەکێک لە هەرە دەمارگرژەکان و لە ڕوانگەی دووری نزیکی بە نیسبەت خامنەیی یەکێک لە مرید و مخلیس و زۆر نزیکەکانی خامنەیە. خامنەیی تەنانەت لە پێش هەڵبژاردندا کەسی زۆر 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 نزیک لە خۆی بۆ پیدا کرد، عەلی لاریجانی بۆ پیدا کرد، یاتواتە عەلی لاریجانی کە 40 ساڵە لەژێر ئەمر و لەژێر فەرمانی خامنەییدایە لەلایەن شوڕای نێگابانەوە ڕێی پێ نەدرا هەڵبژاردن کاندید بێت و لە هەڵبژاردنەکاندا بەشدار بێت، تەنیا بەو نیگەرانەوە کە نەکا جێگەی ڕئیسی تێکچێت یا نەکا دەنگەکان دابەش بێت. واتە خامنەیی کەسێکی زۆر نزیکی وەکو لاریجانی پیدا کرد بۆ کەسێکی زۆر نزیکتر لە خۆی وەکو ڕئیسی. کاک هێمن لە ڕوانگەی هەموو ئەمانەی کە باست کردن چ شتێ پێشبینی دەکەی بۆ 4 ساڵی داهاتوو لە ئێرانە ناوخۆی ئێران؟ کاک بڵێن هیچ سەر و کۆمارێک کە ئاستانە بوو لە نێوان هەڵبژاردنەکەیدا و دەستپێکردنی کارێکی کە معمولەن 2 مانگ 3 مانگ دەخایەنە. لە ئەمریکاش دەزانن هەڵبژاردن لە نۆڤەمبردایە، لە مانگی نۆڤەمبردایە، لە جانیوەریدا سەر و کۆمار دەستپێکەکە. هیچ سەر و کۆمارێک نەبوو لە ئێرانێ کە لە مانگی 6دا هەڵبژاردن بکات، لە مانگی 8دا دەسەڵات بەدەستەوە بگرێت. بەڵام لەو 2 مانگەدا ئێران بەراوڕووی ڕێپەیوان و تەظاهرات و ئاورکردنەوە و پەلاماردانی خەڵک بێت. واتە خراپترین دەستپێکی هەبوو لە باری کۆمەڵایەتەوە. هاوکات ڕئیسی کەمترین ڕادەی دەنگی خەڵکی هەبوو. بە پێی ئیعلانی خودی حکوومەت
ڕادەی بەشداریکردن لە هەڵبژاردننی مانگی 6دا کەمترین ڕادەی هەڵبژاردننی 43 ساڵی ڕابردووی کۆماری ئیسلامی بوو کە تەبعەن بە پێی ڕاپرسەکان زۆر لەوەی کە حکوومەت ڕادەگەێنێ ڕادەی بەشداریکردن کەمتریش بووە بەڵام تەنانەت ئەوەی کە وەزارەتی ناوخۆ ئێرانێ ڕستمەن ڕایگەیان دیسان کردی لە حەلبواری ئابوووریەوە هیچ کات خەزێنەی ئێرانی ئەوەندە بەتاڵ نەبوو مثلەن سندوقی خەزێنەی ئێرانی ئێستا و ژوورێکی دەکرێت 4 میلیارد بۆی کە بزانانی 4 میلیارد دلار مەبەستمە چەندەکەمە هەر ئێستا وڵاتێکی وەک عەرەبستان 500 و قسور میلیارد دلاری لە سندوقدا هەیە دەیەوێ بۆ 2025 بیگەینێتە 1000 میلیارد دلار یا 1 تریلیۆن دلار کەوات تماشاکەن تەنیا لە چەند ساڵی ڕابردوودا بە پێی قسەی خۆیان ئەو گەماروانەی ئەمریکان کە نەیهێشتۆ بەدڵی خۆیان نەوت بفرێشن داهاتی ئێرانی لە 100 میلیارد دلارەوە گەیاندۆتە 8 میلیارد لە داهاتی نەوتەوە کەواتە لە خراپترین هەلومەرجی کۆمەڵایەتی سیاسی ڕادەی بەشداری و متمانەی خەڵک بە حکوومەت کێشەی ئابووری دەستی پێ کردو و ئەوەشی پێ زیاد بکەن کە دەستگای هەواڵنێری دەستگای سیخۆری ئیسرائیل ئەوڕۆ بە وەزیری دەرەوەی ئەمریکا ڕاگەیاندەوە کە ئەو کابرایە باری دەرونی و ڕەوانیشی تەواو نییە زابزانن کەسە کە باری دەرونیش تەواو نەبێت لە باری سایکۆلۆژیەوە بۆ خۆی تەواو نەبێت کێشەی ئابووری کۆمەڵایەتی سیاسیشی هەبێت بزانن کە ئێران بەرەو دۆرانی لە سەردەمی سەر و کۆماری ویدا باشە هەموو ئەمانەی کە جەنابەت باسییان دەکەی وا دەکا کە ئیبراهیم ڕەئیسی پێداچوونەوەیکی هیچ نەبێ بڵین بنچینەی بکا بە سیاسەتی دەرەوەی ئێراندا بۆ ئەوەی بتوانێت ینی ئێران بخاتەوە سەر پێی خۆی چی دەکات لە ڕووی سیاسەتی دەرەوەیەوە ئەو کارانە کامەگەرەوەی کە ئێران لە پێ بکەوێت یان لە پێیەک بکەوێت تا ئێستا ئەزمموی 43 ساڵەی کۆماری ئیسلامی لە ئێران نیشانی داوەیەکەمەوەی کە سیاسەتی دەرەوە بەدەست خامنەیە یا کاکی خۆی بەدەست خومینیەوە بوو سەر و کۆماریە وەزیری دەرەوە هیچ دەورێکان نییە و خامنەیش و خومینیش نیشانیان داوە تەنیا ئەو کاتەی کە حەز بە ڕووخانی حکوومەتەکان بکەن پاشەکشە دەکەن بۆ وێنە لە ئاخر ڕۆژەکانی شەڕی ئێران و عێراقدا بۆ وێنە لە ئاخری ساتەکانی گەمارۆکانی سەردەمی ئۆبامای دەوری یەکەمی ئۆباماواتە ساڵی 2011 و 2012دا کە ڕخامنەی ڕاگەیان کە من حاضرم مثلەن نێوینە سوڕانەوەیەکی قارەمانانە پاڵەوانانە هەرچەند کە دوای بوو بە باعثی گاڵتەجار بۆ وێنە کاتێک کە ئەمریکا ئەوەندە تون بوو کە لێیدا قاسم سلەیمانی کوشت ئێران نەیتوانی تەنانەت سەربازێکی ئەمریکیش کوژێتەوە لە وەڵامدا لەو حاڵەتانەدا کۆماری ئیسلامی پاشەکشەکە دەنا کۆماری ئیسلامی دیسکۆرسی پاشەکشە و گۆڕان و تاکتیکی و پلانی دوو هەموو بیرکردنەوەی دووبارە و شتی وای نیە سیاسەتی خۆی درێژەرەدا هەتا و کاتێک کە سەریوە دیوارێک دەکەوێت و هەست بەوە بکە هیچ مەجالێک نەماوە بەڵام بەو جیاوازی خومینی لە سەردەمی خۆیدا تاقەجارێک ئەو سەریوە دیواری کەوت ئەوی لە شەڕی ئێران و عێراقدا بوو کە مەجبور بوو بە قەولی خۆی جامی ژەهری هەڵژارەکە ئەو مستەلحی بەڵێ ژارەکە بخواتەوە خامنەی تا ئێستا دووبار 3 جار ئەو کارەی کردووە بە ئیستلاح قسەی سەرشەقام ئیتر کۆپوونی نەماوە ئەگەر ئەحیانن ئێستا خامنەیی بێت لە بەرنامەی ناوەکێکی پاشەکشە بکە لە بەرنامەی موشکەکەی پاشەکشە بکە لە سیاسەتی ناوچەیی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوین پاشەکشە بکە جیا لەوەی کە خەڵکانێکی زۆر دەڵێن ئەدی تۆ بە میلیۆن و بە میلیارد پارت بۆ ئێمە خەرج کرد ئاکامەکەی دوو بەچی لە ناو لایەنگرەکانیشیدا لێ هەڵدەبەڵنەوە لە ناو سوپای پاسداران و ئەمەشدا لێ هەڵدەبەڵنەوە بۆیە خامنەیش لە قۆناغێکی زۆر ناخۆشدایە بەڕاست بەرەوەی بچمە تەوەری دووەمی بەرنمەکەمان کاکێ من پرسێکی تر هەیە حەزم کرد لەگەڵ جەناب تا باسی بکەم ئەویش پرسی ئەوەیە کە ئیبراهیم ڕەئیسی وەکو سەرۆکی ئێران سزای ئەمریکای لەسەرە کۆماری ئیسلامی ئێران سزای ئەمریکای لەسەرە کەواتە ئەوانەی کە چاوەڕوانی ئەوەن لە حکوومەتەکەی ئیبراهیم ڕەئیسی شتێک کە ئێران لەو هەموو قەیرانە دەربێنێ لە قەیرانی هەژاری نەداری بێکاری قەیرانی ئابووری تەنانەت
لە بەرەنگاربوونەوەی پەتای کۆڕۆناژدا ینی ئەو گەشتبینیە لەسەر چ بنچینەیە دروست دەبێ وڵاتێک خۆی لەژێر سزادایە سەرۆکەکەشی سزادراوە. بەڕاستی ئەو گەشتبینیە فقط تەنیا لە کەسانی دەوروبەر و زۆر نزیکی خامنەی دەتوانانی ئەو وەڵامەکەی ببینەوە دەناوەکو کەسێک لە دوور ڕۆ تماشا دەکا هیچ پێناسەیەک بۆ خۆشببینی یا گەشتبینی نبینین. ئێوە ئیشارەتان بەوە کرد کە ڕئیسی بۆ خۆی لە گەماروی ئەمریکای لەسەرە ڕئیسی مانگێکی دیکە لە کۆبوونەوەی کۆڕی گشتی لە تەوەی گرتوەکان بە حیساب دەبێ بێ لەوێ قسە بکات. ئێستا هاتنە نیویۆرکەکەی لەژێر گوماندایە کە ئایا دەتوانێت یا ناتوانێت یا ئەگەر بتوانێت ڕەنگە ئەو ڤیزایی کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەیداتێت ڤیزایەک بێت کە میتری لەسەر بێت دواتە بڵێن ئەتۆ بۆت نییە لە شەقامی نزیک بنکەی سەرەکی نەتەوەی گرتوەکان لە نیویۆرک 800 متر ئەو بەرتری ئەو بەرتر بۆی هەر ئەم ئەتکەی کە بەسەر زەریفیان هێنا وەزیری دەرەوە کە نەی دەتوانی لە بنکەی نەتەوەی گرتوەکان بێتە دەرێ بەغەیر لەس ئەوە ڕئیسی مۆزوعێکی زۆر گرنگتر لە گەماروی ئەمریکای لەسەرە تاوانی کۆمەڵکوژی لەسەرە هەر ئێستا کە پێکەوە قسە دەکەین لە سوید کەسێکی بەردەستیوی نەفەری سێهەم چوارەمە لە بەرابەرویدا هیچ نییە خەریکە محکەمە دەکرێت لە بەروەی کە 34 ساڵ لەمەوبەر لە کۆمەڵکوژی زیندانیانی سیاسی را بەشداری کردووە کەسێک بە نێوی حەمیدی نووری ئێستا لە ستۆکۆڵم دادگایی دەکرێت ئەمڕۆ یا جەلسەی دووهەم یا سێمی بەڕۆچوو قەرارە زیاتر لە 20 جەلسە محکەمە بکرێت بە تاوانی جنایەت بە دژی مرۆڤایەتی دەی ئەو کەسە 3-4 قەت ئاستەکەی نزمتر بوو لە ئیبراهیم ڕئیسی هی لەو 4 کەسە بوو کە بۆ خۆی دیاری دەکرد لەم 3-4 هزار کەسە چۆن بکوژێن و چەند بە کۆمەڵ بکوژێن دەنگی لەسەرە سەڵکی هەیە ناوی تۆمار کراوە ڕئیسی لەگەڵ سیاسەتی دەرەوە زۆر ئاڵۆبوو. باشە کاکێ من ئەمە لەسەر ئاستی کۆمەڵگەی نێونەتەوەی زۆر جەخت لەم دۆسەیە دەکرێتەوە بە تایبەتی ئەو کۆمەڵکوژەی کە لە کۆتایی شەڕی عێراقدا لە ساڵی 1970دا کراوە بەرامبەر بە جودابیرانی ئێرانی سەر بە هەر لایەنێک بوو بن بەڵام لە مەراسیمی سوێن خواردنەکەی ئیبراهیم ڕئیسیدا ئێمە زۆرێک لە نوێنەرانی وڵاتانی ڕۆژاوەمان بینی ئەمە جۆرێک ڕەواییدان نییە بە سیستمی ئێران. من گومانم هەیە ئەو مستەلاحی کە فەرمووتان زۆرێک لە نۆلەرانی وڵاتانی ڕۆژاوایی نەفرێکی دەستە 4 یەکێتی ئوروپا بەشداری کردبوو. ئێوە تماشاکەن 4 ساڵ لەمە پێش کە ڕۆحانی دەوری دووەمی دەست پێ کرد مۆگێرێنی یعنی واتە سەرۆکی سیاسەتی دەرەوەی ئیتحادیە ئوروپا بەشداری یەکێتی ئوروپا بەشداری کرد. ئەو جار نەفرێکی زۆر لە ئاستی خواردەدا بەشداری کرد. کەسایەتی ئوروپایی ناودارمان تێدا نەدی و لە هەمووی سرنڕاکێشتر چین نۆنەری نەنار بۆ کۆبوونەوەیە. ئەوە زۆر پەیغامێکی گرنگی هەیە چون چین لاریجانی بە پیاوی خۆی دەزانی لاریجانی معماری پەیوەندی ئێران و چینێ بوو لەسەر دەستی خامنەیش کە خامنەیی مەجبور بوو لاریجانی وەلابنێت چینش لی تۆرە ئەم مەراسمە کە بەڕێوە چوو بەڕاستی تەنیا ئەو نەفرە نەبێت کە لە ئاستی سێهەم چوارەمی نۆنەری یەکێتی ئوروپادا بوو کەسێکی ئۆتۆمان نەدیت کەمترین ڕادەی سەرۆکۆماری تێدا بوو کەمترین ڕادەی سەرۆکۆزیرانی تێدا بوو جگە لە هەندێک لە وڵاتانی دراوسێک کە بەشداران کرد. کاگێ من دەگەڕێمەوە بۆ لای بەڕێزت بەرەبەرایەتی ئەمریکا گەڕانەوە بۆ ڕێککەوتنە ناوچەکەی ساڵی 2015 بە هەنگاوێکی استراتیژی دەزانێت و لە هەمان کاتیشدا بەوەی نازانێت کە کێشەکانی تری ئێران لە ڕێی گەڕانەوە بۆ ئەو ڕێککەوتنە چارەسەر دەبن. بەڕوانینی ئێمە هەر هەڕەشە و سەختیەک لە ئێرانەوە ڕوبەڕوومان ببێتەوە ئەوە لە ڕوانگەی بەرنمەیەکی ناوکی بێسنوورەوە زیاتر ئاشکرا و زیاتر مەترسیداریش دەبن جا بەمانەیەکی تر سنووردارکردنی بەرنامە ناوکیەکەی ئێران لە ڕێی گەڕانەوە بۆ ڕێککەوتنە ناوکیەکە دەمان باتە ڕەوشێکی باشترەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی تر ئەمەش ئەوە ناگەێنێتی تر ئێران دەکەوێتە سەر و سەوداکردن لەگەڵ کێشەکانی دیکە کە جێی نیگەرانیمانن. واشنگتن دەرفەتێکی خستوەتە بەردەمی ئێران و ماوەتەوە سەر ئەوەی ئایا ئێران چەندێک سوود لەو دەرفەتە دەبینێت.
جا ئەمە دەڵێم کات بۆ خولی حوتمی دانوستانەکان ڕانەگەنراوە و مەزەندەش ناکەین لەوەی کە کاتەکەی کەی دەبێ. ئێمە لەگەڵ گەڕانەوەی دوولایەنەداین بۆ وابەستەی بە ڕێکەوتنەکەەوە و ئامادەیشین. کەی ئێران لە پرۆسەی گواستنەوەی سەرۆکایەتی خۆی تەواو بوو، ئەوە ئێمە ئامادەی گەڕانەوەین بۆ ڤیەنا و دەستکردنەوە بە وتوێژەکان. وەک وەزیری دەرەوەمان دەڵێ ئەم بژارەیە بۆ هەتایە بەردەست نابێ، ئەمە شتێکە ئێمە هەنگاوی خۆمانی بۆ دەنێن. ئۆپۆزیسیۆنەکانی ئێران ئەم جۆرە دەرفەتە بە ڕژێمی ئێستای وڵاتەکەیان وها لێک دەدەنەوە کە تەنها تەمەنی ڕژێمی ئێران درێژ دەکاتەوە، نەک برسێتی و هەژاری و ڕەوشی ئابووری لە ئێراندا باش بکات. ئایا ڕژیمی ئێران فشەڵ و لەرزۆک و لەسەر لێوارەی کەوتنە؟ بەڵێ و هەر ئاوەهاشە، بەڵام وەک هەموو شتێکی تر ئەگەر ڕێگەی بژاننەوەی بدرێتێ ئەوە ینی هەناسەیەکی تر دەدات و بۆ ماوەیەکی درێژتر دەرباز دەبێت. کاکێ من بەڕای جەنابێ کاربەدەستانی ئێرانی بە چ شێوازێک ئەم دانوستانە ناوچیانە دەکەن لە ڤیەننا لە کاتێکە هەبوونی بەرنامەی ناوچی بە مافی خۆیان نەزانن. ئەوەشی پێ زیادکەین ئێستا جگە لە بوون و نەبوونی بەرنامی ناوەکی وروپیەکان وڵاتانی ڕۆژاوایی ئەمریکا و ئەوانەی کە لە دەرەوە ڕاچاوەدێری دەکەن دەست وەکو سعودیا وەکو ئیسرائیل هەموو دەڵێن تەنیا باسکردن لە بەرنامە ناوەکیەکە کافی نییە، بەڵکو دەبێت سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوینی ئێران و هەروەها سیاسەتی موشکی ئێرانیش بە تایبەت وروپیەکان زۆر پێداگیری دەکەن دەبێتە نێو بەحثەکان. کاری ڕئیسی زۆر سەختە، تماشاکەن دەزانین کە ڕوحانی سەرۆکۆماری پێشوو نەیتوانی بەڕێکەوتن بکات. ئێستا ڕئیسی دەڵێ من شتێکی کەمتر لە ڕوحانی دەدەم، شتێکی زیاتر لە ڕوحانی وەردەگرم، چۆن من نازانم. لە ئێستادا کۆماری ئیسلامی ئێران ینی زیاتر جەخت لەوە دەکاتەوە کە دڵنیایی بدرێتێ ئەم متمانەیەکی بدرێتێ بەوەی ئەو ڕەوشەی کە لە سەروەختی بەڕێوەبەرایەتەکەی ترامدا لەگەڵ یا هاتە ئاراوە جارێکی تر دووبارە نەبێتەوە. ئەمریکا ئەو متمانەیەدا بە ئێران؟ ئەمریکا و متمانەیە نادا لەبەرەوەی کە یاسای بنەڕەتی ئەمریکا و ئیزنی پێنادا، فەن مۆزوعی بایدێن و کەسێکی تر نیە. هیچ سەرۆکۆمارێک ناتوانێت بەڵێن بدات کە لە جیاتی سەرۆکۆمارەکانی داهاتووش فڵان مۆزوع دەبێت یا نابێت. تەنیا شتێک کە دەتوانێت ببێتە دەستور بێتە قانون، شتێک بێت کە زۆرینەی ڕەهای هەردوو کۆنگرێس و سەنای ئەمریکا تەئیدی بکەن کە وە احتیمالە لاوازە، کەواتە هەر بەو جوورەی کە ئۆباما ڕێکەوتنێکی کرد، هەر بەو جوورەی کە ترامپ لەو ڕێکەوتنە هاتە دەرێ، هەر بەو جوورە کە ئێستا بایدێن بە حیساب تا ئێستا بە تیۆری بەکردەوەنا دەڵێ من دەچمەوەنەوە ئەو ڕێکەوتنە بەفەڕز ئەگەر دای بنێن بچێتە نێو ڕێکەوتنەکە سەرۆکۆماری داهاتووش دەتوانێت بچێت بمێنێتەوە دەتوانێت بێتە دەرێ. واتە نە بایدێن نە هیچ سەرۆکۆمارێک ناتوانێت و گەڕنتی بدا ئەو شتێکی کۆماری ئیسلامی دەڵێ شتێکی ناماقوڵە، بەڵام بەمەرجێک دەتوانێت ئەو شتە بێت کە ئەرزم کردن بەغیر لە زۆی کە واژووی سەرۆکۆماری لەسەر بێت زۆرینەی سەری سەفاشستی هەردوو خانووی یاسادانانی ئەمریکا پەسەندی بکە کە هەر ئێستا نەتەنیا کۆماری خوازەکان بەشێک لە دیموکراتەکانی ناڕازین بەوەی کە هەر لە قۆناغی ئێستادا بایدن بچێتەوە، چ بگا بەوەی کە تەزمینی بکەن کە لە داهاتووشدا هیچ سەرۆکۆمارێکی دیکە ئەمریکا نایەتە دەرێ لەو ڕێکەوتنە لە بەرامبەر وڵاتێکی چاوەڕاندەکراوی وەکو ئێراندا. بەڵێ بەڕای جەنابێ ئەگەر ئێران ئەو متمانەیە وەرنەگرێ دەگەڕێتەوە بۆ ڕێکەوتنە ناوەکچێکە وابەستەی بەندەکانی ڕێکەوتنەکە بێ؟ تەنیا کاتێک دەگەڕێتەوە کە هەست بزانێک هەست بەوە بکە کە بنپێی بەتاڵ بۆ خەریکە دەڕوخێت. دەنا ئێران ناتوانێت تماشاکەن هەندێک لە کۆڵینەوەکان دەڵێن ئێران 1 تریلیۆن دۆلاری تا ئێستا مەصرفی بەرنامەی ناوەکی کردو، هەندێک لە کۆڵینەوەکان دەڵێن 2 تریلیۆن کێمە 1 تریلیۆنەکەش بگرین دەزانین بۆ وڵاتێکی بچووکی وەکو ئێران کە لە حاڵی حەزردا 4 میلیارد دلاری هەیە 1 تریلیۆن چەندە زۆرە. لەوبەری ئێران تەواوی سیاسەتی دیفاعی و بەرگری خۆی لەسەر ئەساسی موشک داناوە لەبەرەوەی کە ئێران فڕۆکەی نییە، فڕۆکەی باشی نیە، F-16 نیە، F-35 نیە، B-52 نییە، تەنیا موشکی هەیە. لەوبەری ئێران ئەوەندەی کە لە ناوخۆدا دۆڕاوە تەنیا دڵی بەوە خۆشە کە گۆیە لە عێراق، لە سووریە، لە یەمەن، لە لوبنان، لە فلستین هەندێک لایەنگری هەیە. جا تۆ ئێرانێک تەسەوور بکە کە
کە واز لە بەرنامە ناوەکیەکەی بێنێت موشەکەکانی لە ناو برێت دەستێوەردانەکانی و دەست و پەیوەندەکانی لە عێراق و سووریە و یەمەن و لوبنان و فلستین کۆتایی پێبێنێت چی لێ دەمێنێتەوە بێمە سەر دۆسەیەکی تر لە بەتایبەتی لەوەی لە وەڵامی پرسیاری پێشووتردا ئاماژە و پێکرد لەسەر ڕەوشی ئەمریکا بەرامبەر بەم گەڕانەوەی بۆ ڕێکەوتنە ناوچەکە ئەڵبەتە خۆت دەزانی دژایەتێک هەیە بە تایبەتی کۆماریەکان دژی ئەوەن کە بگەڕێنەوە بۆ ئەو ڕێکەوتنە ناوچیەکە وەکو جەنابیش لە ئاماژەوە پێکرد هەندێک لە ئەندامانی دیموکراتیش یعنی بە گومانەوە سەیری ئەو گەڕانەوەیە دەکەن بەڕێبەراتەکەی جۆ بایدن دەتوانێت چی بکە تا بە کەمترین زیان لەم دۆسەیە دەرچێ من پێم وایە بایدن بەهۆی وەی کە لە هێندێک بواری دیکەدا سەرکەوتوو بووە وتوانیوێتی بەشێکی زۆری لە بەڵێنەکانی خۆی بەڕێوە بێت لەسەر مۆزوعی تەندروستی لەسەر مۆزوعی گەڕانەوە بۆ ڕێککەوتنە جیهانەکانی لەسەر مۆزوعاتی ئیقلیمی و ئاب و هەوا و کەش و هەوا لەسەر مۆزوعی کۆڕۆنا و هەروەها ئەوەشی لە چاودایە کە کۆماریەکان لەسەر مۆزوعی ئەو یاسایەی کە بە تریلیۆن دۆلاری پەسەند کرد بۆەوەی کە ژێرخانەکانی ئەمریکا نۆژن بێتەوە کۆماری خوازەکانی یارمەتیاندا بە حساب دوولایەنە بوو بڕیارێکی دوولایەنە بوو من پێم وایە بایدن حازرە لەو بڕیارەی خۆی پاشەکشە بکات بەم هۆیە کە ئێران وڵاتێکە کە زێی بەڵێن نییە ڕاستە لە کاتی هەڵبژارنەکاندا کوفتووی من دەگەڕێمەوە بۆ بەرنامە ناوەکیەکەی بەڵام احتمالی هەیە کە ڕابگەێنێت لەبەرەوەی کە ئێران حازر نییە کە هاوکاری بکات ئێمە ناگەڕێنەوە بیڕای گشتی ئەمریکاش ئەوەی لە قوبوڵ دەکەن ئەوەشتانەوە بیدێنەوە بایدن سەر و کۆمارێکە کە ئێستاشی لەگەڵ بێت سێبەری سەر و کۆماری پێشووی خۆی لە بیرە لەسەرە ترامپ و وەزیری دەرەوەکەی پۆمپۆ ئێستاش ئەکتیڤن ئێوە تماشاکەن کە ئۆباما بوو بە سەر و کۆمار زۆر دوش داریش لە ماڵەکەی خۆی کە ترامپ بوو بە سەر و کۆمار ئۆباما بەڕاستی بە دەگمەن دەهات قسەی دەکرد بەڵام لەو ڕۆژەوە بایدن بۆتە سەر و کۆمار بەتایبە لەسەر مۆزوعی ئێران ترامپ و پۆمپۆ بەردەوام وەکو ئۆپۆزیسیۆنێک سێبەریان لەسەر سەری سیاسەتی ئەمریکایە و بەتایبەت بایدنە بەتایبە لەسەر مۆزوعی ئێران و ڕۆژهەڵاتی ناوین کەواتە زۆر زەحمەتە کە دەگەڵ ئێران بەڕێکەوتنێک گات بەم جۆرەی بۆ خۆی پێش ڕاگەیان بوو بەس محتەمەلە و لێشی قبول دەکرێت کە بڵێ من ئاخرین حولی خۆمدا بچمەوە لەگەڵ ئێران بەڕێکەوتن بگەین بەڵام ئێران نەساڵە مەگەر وەی کە بەڕاستی ئێران پاشەکشەیەکی بەرچاو و ڕوون بکات بتوانێت دەنی ترامپ و پۆمپێۆ و کۆماری خوازەکان بەڵێ بەڵێ بەمانایش کە پێم دەڵێ گەڕی حوتەمی دانوستانەکانی ڤیەننا وها چاوەڕوان ناکرێت ئەنجامێکی ئەرێنی هەبێ بخۆ ڕەنگە بەڕێوە بچێت لە ئێرانی زۆر کەدەوایان لێ تێکەڵ دەبێت وتوێژ بەرابەر نییە لەگەڵ گەڕانەوەی ئەمریکا بۆ بەرجام گەڕانەوەی ئەمریکاش بۆ ڕێکەوتنەکە بەرابەر نییە بۆ کۆتایی تەحریمەکان احتمالی هەیە گەڕی حوتەم و گەڕی هەشتم و گەڕینەوە هەمانە بێت بەڵام ئەوەی کە داخوا بە ئاکامێک دەگا زۆر لاوازە ئەگەر تەنانەت ئاکامەکەشی ئەوە بێت کە ئەمریکا بێت بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنەکەی 2015 ئەگەری سەرکەوتوبوونی بەردەوامبوونی ئەوەی کە تەگەرەی تێنەکە بێت ئەگەرێکی زۆر لاوازە و پێم وایە بەگشتی کڵاوێکی خوارە بۆ ئێران ئەم ئاڵوگۆڕە چۆن دەبینی ئێستا لە ناو کۆماری ئیسلامی ئێراندا ینی هەندێک ئاماژە هەن بە تایبەتی لە میدیاکانی کە بە نافەرمی ناسراون لە ئێراندا ئاماژە بەوە دەکەن کە ڕئیسی لە بری ئەوەی کاربەدەستانی وەزارەتی دەرەوەی ئێران بنێرێ بۆ توێژەکانی ڤیەننا بەنیازە لە ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی ئێرانەوە نوێنەرانی ئێران بنێرێ بۆ ئەو وتوێژانە ئەمە چ جۆرە ئاڵوگۆڕێکە چۆن ڕاوەی بکەین چۆن لێکی بدەینەوە ئەوەن ئەوە احتمالێکە ڕەنگە واد نەبێت ڕەنگە هەر بە ئەسوی وەزیری وەزارەتی خارجە بێت بەتایبەت ئەو کەسێکی ئێستا پێشنیار کراوە بۆ وەزارەتی خارجە ئەمیر حوسێنی عەبدوڵڵاهیان کەسێکە کە دەگەڵ ڕئیسی زۆر نزیکە لە خامنەی زۆر نزیکە کەسێکە کە وەکو قاسم سولەیمانی بیر دەکاتەوە بناژۆیەکی زۆر تون ڕۆوە زۆریش لاوازە لەباری فکرەوە تەنانە دەگوترێت زبانی ئینگلیزەکەشی کەواودی قەرار بێتەوە زیری دەرەوە لەو حاڵەتەدا بێت ڕئیسی کێشەی وەی نابێت
متمانە دەکات بە تیمی وەزارەتی دەرەوە بەڵام بەهۆی حساسیەتی زۆری ئەمە خامنەیەوە و بەهۆی وی کە خامنەیی لە وەزیری دەرەوەی پێشووە لە تیمەکەی ڕازی نەبوو متمانەی پێ نەبوو احتمالی هەیە کە شوڕای بەرزی ئاسایشی نەتەوەی بێتە ئەکسەری یەکەم و وەزارەتی دەرەوە ئەکسەری دووهەم بێت و وەکو مەسەلەن پەیک و پەیامبەر و ئەوەی کە مەسەلەن پەیامەکان ئاڵوگۆڕ بکات دەور بژێڕێت بەڵام ئەو کەسێکی ئێستا پەکاندید کراوە و بە احتمالی زۆر دەبێتە سەر و کۆمەڵ بۆ ورن دەبێتە وەزیری دەرەوە ئەگەر ئەو بێتێ کەسێکە کە زۆر نزیکە لە ڕئیسی و متمانەی خامنەیشی لەسەرە. کاکێ من دەگەڕێمەوە لای جەنابەت لەگەڵ هەموو ئەو هەوڵانەی کۆماری ئیسلامی ئێران دەیدا تا سزاکانی لەسەر هەڵبگیرێن بەڵام پێناچێ ئەو هەوڵانە شان بەشانی هەوڵی تر بێ بۆ گۆڕینی ڕەفتارەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. دەمەوێت جارێکی تر ئیدانەی ئەو هێرشە بکەمەوە کرایە سەر کەشتی میرسەر ستریت بۆ بازرگانی کە بە ئارامی بە باکووری دەریای عەرەبدا دەڕۆیشت و لە سنووری ئاوی نێونەتەوەییدا بوو کاتێک بە فڕۆکەی بێفڕۆکەوان هێرش کرایە سەر و دوو کەس کوژران ئێمە پێداچوونەوەیەکی بەرفراوانمان کردووە و دڵنیاین لەوەی ئێران ئەو هێرشەی کردووە. ئەو هێرشەی ئێران بۆ سەر کەشتێ بازرگانیەکە ناڕزاییەکی زۆری نێونەتەوەیی لێکەوتۆتەوە و ئەگەری بەرسفدانەوەیشی هەیە. As I noted, we are in very close. وەک ئاماژەم پێکردووە ئێمە لە پەیوەندیەک و ڕێخستنێکی چڕداین لەگەڵ بریتانیا ئیسرائیل ڕۆمانیا وڵاتانی تریشدا و وەڵامێکی بە کۆمەڵیشمان دەبێت. تەلەڤیڤ داوا دەکات کۆمەڵگەی نێونەتەوەیی هەر تەنها بەڕاگەیەندرا وەڵامی ئێران نەدەنەوە بەڵکو وەک دەڵێ ئیتر پێویستە سیاسەتی تر بەرامبەر ئێران بگیرێتە بەر. خۆشحاڵم بەوەی ئەمریکا دەبینم راپۆرتی خۆی دەخاتە ڕوو کە ئێران بێ هیچ گومانێک لە پشت هێرشەکەی ڕۆژی 29 مانگی حوتەوەیە بۆ سەر کەشتی مرسەر ستریت پێشتریش وتومە کە ئێران ئەو هێرشەی کردووە و هێشتاش دەیەوێت لەو کارە ترسنۆکانەی ڕابکات. خۆشحاڵم بە پەیامی وڵاتانی کۆمەڵی حوت بۆ دژایەتیکردنی ئەو هێرشە و ئاماژەکردنیش بە ئێران لە ئێستادا دەچین بەرەو قۆناغی پراکتیکی نەک ئەوەی هەرڕاگەیەندراوێک بێت. لەو هێرشەدا بۆ سەر ئەو کەشتیە بازرگانیە دوو کەس کوژراون و چەند کەسێکیش بریندارن یەکێکیان هاوڵاتیەکی بەریتانیاییە. پێم وایە ئێران پێویستە ڕوبڕووی بەرەنجامی ئەو کارە ببێتەوە کە کردوویەتی و بە پێشنیازی وەزیری دەرەوە قایل بێت. باشکرایی ئەوە هێرشێکی سەرکێشانە بوو جێ قایلبوون نییە کە بکرێتە سەر کەشتێکی بازرگانی هاوڵاتیەکی بەریتانیایی کوژراوە. ئەوە کارێکی یەکجار گرنگە ئێران و وڵاتانی تریژ ڕێز لە ئازادی هاتوچۆ بگرن لە سەرانسەری جیهاندا و بەریتانیا بەردەوام پێدا دەگرێت لەسەر ئەم هەڵوێستەی. ئەگەر چی هێرشەکە و کاردانەوەکانیش بوونە تەمایین نیگەرانی لەسەر ئاستی نێونەتەوەیی بەڵام کۆماری ئیسلامی ئێران پێناچێ ئەو نەڕزایی و نیگەرانیانەش بە هێند وەربگرێت. ئەگەر ئەوان هێرشێکی لەو شێوەیە بکەن ئەوان پێشتر ئێمەیان تاقی کردوێتەوە دەشزانن ڕوبڕووی چ جۆرە وەڵامێک دەبنەوە ئێمە هێز و خواستیشمان هەیە و بەبێ هیچ چەند و چوونێکیش وەڵامی توندمان دەبێت ئەوان ناتوانن هیچ شتێک بکەن. کاکێ من وەکو ئاماژەی پێدەکرێ ئەو هێرشی کە کراوەتە سەر ئەو کەشتێ بازرگانیە لە نزیک عومانەوە وهای کردووە کە خەڵک لە ناوچەکەدا گوێیان لە کوتانی دەهۆڵی شەڕ بێت ئەگەری شەڕ چەندە؟ ئەگەری هێرشێکی بەرامبەر کە زۆر بەهێزە ڕەنگە نەبێتە شەڕێکی درێژخایەنی سەرانسەری بەڵام بەهەرحاڵ ئەوەی چی دیکە لە ئێران قبوڵ ناکرێت ئەوە ئیشارە بۆ کرد کە نەفەرێکی بریتانیایش کوژراوە بریتانیا بە حساب وەکو ئیسرائیل و وەکو ئەمریکانیە بریتانیا دەگەڵ ئێران پەیوەندی دیپلۆماتیکی هەیە سەفارەتخانەی هەیە هەر چەند ڕۆژ لەمەوبەر بۆ سەفیری تازەی ناردۆ بۆ ساران بریتانیا کە بۆ خۆی پەیوەندی هەیە ئێستا باز لەوە دەکرێت لە کۆمیتەی کۆبرا بڕیاریان داوە کە هێرشی سایبری بکەنە سەر ئێران دەزانێت ئەمریکا و ئیسرائیل چ دەکەن ئەوە شتان پێ بڵم کە ئیسرائیل ئەگەری هەیە یەکلایەنەش بۆ خۆی هەنگاو بنێتەوە و چرای سەوزی ئەمریکاشی وەرگرتووە بەڵام هەلێکی لە باژی ڕخناوە کە لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکانیش بڕیاری لەسەر بدرێت بە تایبەت کە دوو ئەندامی خاوەن حەقی ڤێتۆی بەڕواڵەت نزیک لە ئێرانیش واتە رووسیا و چین لەسەرەوە مۆزوعات تا ئێستا بێدەنگە
ئەوەتانە بێنەوە پەیوەندی ئازادی تیجارەتی دەریایی یا پاراستنی ئەمنیەتی کەشتەکان زۆر زیاتر لە ئەمریکا بۆ چین گرنگە ئەگەر ئەم ئەمنیەتە ئەگەر دەریاکانیش ئەمن نەبێت ئەگەر کەشتی و تیجارەتی جیهانیش ئەمن نەبێت چین یەکەم وڵاتی جیهانەکە زەرە دەبینێت چون زیاتر لە هەموو وڵاتەکانی جیهان پەیوەندی بە تیجارەتی دەریایی و تیجارەتی بە کەشتێوە هەیە کە دەبینین چین بێدەنگە بۆ مانایە کە بەڕاستی شەفکە لەسەر ئێران چوندە تماشاکەم کاتێک ئەندامانی گروپی حەوت G7 بڕیا دەدەن کەسەی وڵاتێکی وەکو ژاپۆنی تدایە ژاپۆن وڵاتێکی بێلایەن بوو لەو نێوەدا ژاپۆن وڵاتێک بوو کە هەتا کوونێت تا هەفتەی پێشوو 3 میلیۆن دۆز واکسینی کۆرۆنای بەلاش داوە بە ئێرانێ هەتا پارەی ڕاگواستنەکەشی بە خۆی قبول کردو وەک گلەیی کرد کە ئێران تەنانەت پارەی گواستنەوەی واکسینەکەشی نەداوە بەڵام هەر ئەم وڵاتە لەسەر مۆزوعی تیجارەتی ئازادی نێونەتەوەی تیجارەتی کەشتی تیجارەتی دەریایی هەڕەشە لە ئێران دەکات ئەو جور ئەو کارەی ئێران بە بڕوای من محاسباتێکی غەڵەت بوو نەیدەزانی کە لە سەری دەبێتە ماڵ وەداشی نەنابوو کەس بکوژرێت پێوا بوو لەو هێرشانەیە کە مەسەڵەن ڕەنگە کەشتیەک هەندێک زیانی پێ بگا بۆیە ئێران بە بڕوای من لەو مۆزوعە بە چاکی دەرباڵ نابێت کاکێ من ئێستا لە ئیسرائیل و لە ئێران دوو حکوومەتی نوێ هەن لە ئیسرائیل حکوومەتەکەی بەنێت لە ئێرانیش حکوومەتەکەی ڕئیسی کامیان سەرچاوەی نیگەرانی و دڵڕاوچی زیاترە بۆ ئەوی تریان فێرەوەیە هەردووکیان لەوانەی پێشخوایان تونترن بنێت لە نێتانیاهوی تونترە بنێت زیاتر دژی کۆماری ئیسلامی لە نێتانیاهوی ڕئیسیش لە ڕۆحانی تونترە دەتوانین بڵین هەردووکیان خەریکن ئەم دوو وڵاتە لە شەڕ نزیک دەکەنەوە هەردووکیان احتمالی هەیە کە ئاڵۆزی زیاتر ببینن و ڕاستەکەی باڵانسی تەرازۆکە زۆرتر بە نەفع بە قازانجی ئیسرائیل شکاوەتەوە چون کەش و هەوای سیاسەتی جیهانی ئێستا لە نێوان ئێران و ئیسرائیل بە نەفعی ئیسرائیلە کەش و هەوای سیاسەتی ناوچەیی لە ڕۆژهەڵاتی ناوین بە نەفعی ئیسرائیلە ئیسرائیل لەگەڵ عەرەبستان پەیوەندی ناڕاستەوخۆی هەیە لەگەڵ ئیمارات پەیوەندی ڕاستەوخۆی هەیە هەروەها دەست و پەیوەندەکانی ئێران لە عێراق و لە سووریە و لە لوبنان لاواز بوون بۆیە دەتوانین بڵین لەم دوودانە سەرۆکی چونتر لە ڕابردوو لە تەلەڤیڤ و لە تاران لە دەسەڵاتدان ئەگەری شەڕیان زیاترە و زیاتریش بە قازانجی تا ئێستا معادلات بە قازانجی ئیسرائیلە کاکە منیمە زۆر جار بە تایبەتی لەلایەن ئۆپۆزیسیۆنی ئێران و گوێمان لەوە بووە کە ئەڵەم ئۆپۆزیسیۆنی ئێران مەبەستم زیاتر لە فارسەکانە کە لەگەڵ ئەوەدا نین هێرشی دەرەکی بکرێتە سەر وڵاتەکەیان حکوومەتی وڵاتەکەیان بڕوخێنرێ وەکو ئەوەی 2023 لە بەرامبەر سەدام حوسێن بینیمان ئەم جۆرە سیاسەتانەی ئێران ئەم فەرامۆشکردنەی گەلانی ئێران لەلایەن حکوومەتەکەیان و لەلایەن دەسەڵاتدارانەوە ئەگەری ئەوەی هەیە ئەو جۆرە ڕوانینە لە شەقامی ئێرانیدا بگۆڕێ کە دەزانن بە تایبەتی ئۆپۆزیسیۆن ئەو توانایی نییە حکوومەتی ئێران بڕوخێنێ ئەمە هەر ئێستا گۆڕاوە ئەم هەم لە نێو ئۆپۆزیسیۆندا هەم لە نێو خەڵکانی خودی ئێراندا کە جناب دەفەرمووی کەسانێک کە بووندیان کووت پێمان خۆش نییە وڵاتەکەمان هێریش بکرێتە ئێستا و دەنگە لاواز بووە بەو هۆیە کاتێک ئەو دەنگە دەگوت دەبیسترا کە هیوایەک بە ئیسلاحات بە ڕێفۆرم بە چاکسازی لە ناو ئێران هەبوو دەیانکوت ئیسلاحاتێکی زۆر کەمیشمان پێ باشترە لە شەڕ هیوایەک هەبوو دەیانکوت لە ڕێگای دەنگدان لە ڕێگای دەوڵەتی ڕوحانی لە ڕێگای ئیسلاحات بەشکم بتوانین سەتادەی کێشەکانی چارەسەر بکەین هەر باشترە لەوەی کە کێشەکان چارەسەر نەبێت و بەڕاوڕووی شەڕێکی وەکو عێراق و ئەفغانستان بیت بەڵام ئێستا وا نەماوە ئێستاوانەماوە وای خەڵکانێک وایان لێ دەڵێن هەرچێکی دەبێت بێ فەقەت ڕزگاریمان بێت کاکێ من سوپاس دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی ئەم هەفتەیی چاوی واشنگتندا سوپاس و پێزانینم سپاس وێوەش ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا و چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جەتان بێڵین